بۆ ئەڵەن خەڵکی ئەو لێ خراپە قەسەم بەخوا شازی پیاوە. ئێوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر بوون حاڵەتی ڕوویاوە بەسەرتانە باسێ حاڵەتەن بۆ کەس چی بوو؟ حەبوو دەرمان وشتم نەما بۆ شەوە پێویستم بە ئەوەش بوو دەرمان وەرگرم شارەزای ئەو شوێنە نەبووم وەکوا بێ من دانیشتوانی سلێمانی تر چوون بۆ لێ شارەزای ئەو شوێنە نەبووم من ساری خۆم پێ بوو سوتفا لەیانەوە ڕۆیشتم وتی ڕقەمە سلێمانە پێویستە بە هیچ نییە وتم بەرەوەڵا ئەگەر عەزێ نەبێ پێویستم بە دەرمانخانەی مەعاونتوو بۆ شتێکە تی بە سەرچاوتی بە دوای مناوەرە تاکو شوێنەکە وگەێنم ئیتر من لە دوای ڕۆژمە تاکو شوێنەکەی خۆی گیانم و هێناشمە وەردە ماوە لەو میوانە بوو. دوێم بابەتە لە سلێمانی تۆ سوڵتەی کەسێ بکەی کە لە هەولێرەوە هات بێت هاوکاریەکەی؟ بەڵێ بەدڵناییەوە بەڵێ چکە ینی ئەرکی سەر شانە تۆ کە حاڵەتێکی وا بەسەرە تۆ شەبێ ئەو دڵسۆزێتیاوێ بۆ کەسی بەرامبەرێ ینی فەرق ناکە لە چ شارێکە لە چ شوێنێکە خەڵکی کوێ نییە شەردەوێ هاوزمانی توێ ئەگەر هاوزمانیش نەبێ هەر ئەرکی سەرشان و ئەرکی مرۆڤایەتێکە ئەنجامی بیت ئەو ئیشە ئەو کارە. لە ڕابردووە بابەتی شارچێتی زۆر بووە تۆ لەگەڵ شارچێتیایی؟ بەتاکید نە چکە شارچێتی چییە لەوانەیە هەنێ حاشە حازری مناڵ و ئەم شتانە بکەونە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بەرامبەریەک لەلایانی گەیمینێکەوە بێ شتێکەوە بێ ئەمە جیە بەس شارچێتی قەت ینی ئەوەی پێ ناکەم چکە سەیمانی بێ هەولێر بێ کەرکووک بێ ڕانیە بێ فەرق ناکە لای من چکەمان هاوزمان یەکتری لەگەڵ گەنجەیە هیچ پەیوەندیەکە بەستووەکەوەی کە بێدە سلێمانی خزمەتیان بکەیت؟ بەڵێ بەتاکید بەڵێ هەرچەنە ڤیدۆشم کردبوو و کاتە بڵایشم کردبوو لە تۆڕە کۆمەڵاتەکانە ینی کەسێکی زۆر بەڕێ زۆر محتەرەم کە یارمەتی منیە. بۆ ئەڵەن خەڵکی ئەو لێ خراپە قەسەم بەخوا شازی پیاوە. ئەوە سەعات چەنە؟ سەعات سەی شەوە خەڵکی سلێمانی ناتین بۆ هەولێر شارەزانین سەیدە لەو شت باشە پرسیامان لەم پیاوە بەڕێزە کردووە بە سارەکەی خۆی ئەڵە بەدوام وەرم بۆ سلەکەتان هەنمە بۆ ماشوێ مادام خەڵکی سلێمانی اینجا بۆ ئەڵەن خراپن خەڵکی هەولێر لە هەموو شوێنە باش و خراپە یەکان.